کۆنگرەی چواردەی پارتی دموکراتی کوردستان دوای 12 ساڵ و گۆڕانکاریە گرنگانی کە لە کۆنگرەکەدا کراوە بێگومان کاریگەری لەسەر هەم بابەتە ناوخۆیەکانی پارتی دموکراتی کوردستان دەبێت هەم لە ئاستی هەرێمی کوردستان عراق و ناوچەکەشدا گرنگ دەبن کۆمەڵێک استراتژی و سیاسەتی تایبەت لەلایەن پارتیەوە پێڕەو دەکرێت لە چەند ساڵی داهاتوودا و بە گرنگیەوە چاوی لێ دەکرێت و سەرنجەکان لەسەر کۆتاییەکانی کۆنگرەی چواردەی پارتی دموکراتی کوردستانن کە ئیتر ئەنجامەکان بە چه شێوازێک دەبن. میوانێکم لەگەڵ دەبێت زیاتر لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم لە ستەدیۆکانمان لە سلێمانیەوە بەڕێز نەوزاد ساڵح چاودێری سیاسی لە بەڕێزیان زیاتر دەپرسم سەبارەت بە گرنگی ئەم کۆنگرەی کە پارتی دموکراتی کوردستان دوای 12 ساڵ بەستوێتی و کارەکانی خەریکە کۆتایی پێدێت. بەڕێز نەوزادم کاتت باش ئەکرێت بڵێن کە کۆنگرەی پارتیە گەرچی پرسێکی ناوخۆی ئەو حزبەیە بەڵام بێگومان پارتی وەکو پارتێکی سەرەکی لە کوردستان و هەرێمی کوردستان سیاسەتەکانی و هەنگاوەکانی کاریگەری لەسەر کۆی و پرسانە دەبێت کە پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە. پێتان وایە گۆڕانکاریەکانی ئەم کۆنگرەیە تا چەندە کاریگەر دەبن و جیاوازیەکانی چی دەبن؟ سڵاو لە بینەرانی کەناڵ 24 پێشچی پیرۆزبایی گەرم لە سەرۆک و سەرجەم ئەندامان و کادرانی پارتی دموکراتی کوردستان دەکەم بە بۆنەی بەستنی چواردەمین کۆنگرەی ئەم حیزبە کە لە دوای 76 ساڵ تەمەنی خەبات و تێکۆشانی ئەم حیزبە تێکۆشەرە توانیان کۆنگرەیەکی ئەوتۆ بە کۆتایی ئەنجام بگەێنن کە هیوادارین ئەم کۆنگرەیە وێزگەیەکی تر بێت لە خەبات و تێکۆشانی ئەم پارتەدا و هاوشان و هاوخەبات لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان بتوانن وێزگەکانی تری خەبات و تێکۆشانی گەلەکەمان بە ئەنجامێکی باش بگەێنن کە لای بینەرانی بەڕێز و جەنابشتان معلومە کە لە ماوەی زیاتر لە 30 ساڵدا دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە قوربانی و تەسلیە و فیداکاری پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان بە خوێنی سەدان پێشمەرگەی قارەمان و فەرماندەکانی ئەم پارتانەوە بە پشتیوانی پارتەکانی تر توانراوە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستانی لێ بەرهەم بهێنرێت کە ئەم حکوومەتەوەی ڕای نیگەرانیەکان و تێبینیەکانمان لەسەری بەڵام لەسەر ئاست و توانا و تەسلیە و فیداکاری ڕۆڵە تێکۆشەرەکانی ئەم دوو پارتە سەرەکیە و هەندێک لە پارتەکانی تر دروست بووە کە لە ئێستادا بەڕاستی ئەرکی قورستر و ئەرکی گەورەتر و گرنگتر لە ئەستۆی ئەم دوو پارتەدایە بەتایبەت پارتی دموکراتی کوردستان کە وەکو هێزی یەکەم لە هەرێمی کوردستاندا دەبینرێت و ئەم کۆنگرەیە لە ئانوساتێکدایە کە لە ئێستادا هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان چەندین وێزگەی خەبات و تێکۆشانی خۆی بەسەر بردووەوە لە ئێستادا دەکرێت یعنی ئەم کۆنگرەیە بکرێتە دەرەنجامی ئەم کۆنگرەیە بکرێتە قۆناغێکی تر لە قۆناغەکانی خەبات و تێکۆشان لە تەمەنی ئەم حیزبەدا و بێتە ئەزمونێک بۆ زیاتر یەکڕێزی و تەبایی. بەڕێز نەوزاد پێویستیەکانی ئێستای هەرێمی کوردستان چین؟ نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان دەتوانن زیاتر هەنگاوی بۆ هەڵبگرن بۆی کە هەرێمی کوردستان بتوانێت بە یەکڕێزی نێوماڵی خۆی پرسە گرنگەکانی خۆی چارەسەر بکات و لە ئاستی عراق و هەروەها ناوچەکەشدا هەروەها کاریگەری وەسەنگی خۆی بمێنێت. ئەو پرسە هەنووکەی و گرنگانە بەلای بەڕێستانەوە کامانن؟ بەڵێ هەروەک باستم بەڵێ ڕێزداری تەرۆک و باسم کرد لە ئێستادا هەم یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان کە بەڕاستی شانیان داوەتە ژێر پایەکانی ئەم حکوومەتەوە وێڕای ئەو نیگەرانیانەی کە هەیە لە یەکتری یاخود وێڕای ئەو بوونی ئەو بەیاننامەیانی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان کە بڕێک نیگەرانیمان بینی لە هەردوولا و ئەوەی کە هەبێت لە ئێستادا بەڕاستی ئەرکی ئەوان وەکو پێشتر باسم کرد قورستر دەبێت. بەستنی ئەم کۆنگرانە دەبێتە وێزگەیەکی تر لە خەبات و تێکۆشانی ئەم حیزبانە بۆ ئەوەی وەکو ئەزمونێک بتوانن زیاتر کۆمەڵانی خەڵکی کوردستان قەناعەت پێ بکەن کە ئەم ئەزمونی هەرێمی کوردستان بە سەرکەوتووی و هەتا دوا منزڵگای ئارامی بگەێن ئەنجامێک وەکو پێشتر باسم کردوێ ڕای نیگەرانیەکانی خەڵک لە ئەو گرفت و کێشە و ئاریشانەی کە هەیە لە بابەتی موچە لە بابەتی خزمەت گوزاریەکان بەڵام ئەو هەنگاوەی کە بۆی نراوە و ئەو خوێن و تەسلیە و فیداکاریەی لە پێناوی دروستبوونی ئەم حکوومەتەدا دراوە زۆر لەوانە بەهای زیاترەوە خوێنی ڕۆڵەکانی ئەم میلەتە لە پێناوی سربەخۆیی و یەکڕیزی گەلی کوردانێ بە ئەنجام گەیەندراوە بۆیە دەکرێت لە ئێستادا ئەمە بکرێتە لاپەڕەیەکی نوێ و لاپەڕەیەکی تر لە ژیانی سیاسی نوێ کە لە ئێستادا هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک ئاڵانگەڕیدایە خۆتان دەزانن کە لەگەڵ حکوومەتی عێراقیدا کێشە و گرفت هەیە لەسەر بودجە لەسەر بابەتی نەوت لەسەر ئەو گرفتانی کە لەگەڵ حکوومەتی عێراقیدا هەیە دەکرێت ئەم کۆنگرەیە بە هاوبەشی لەگەڵ شاندی یەکێتی نیشتمانی کوردستان
بتوانن پێکەوە یەکگرتووی و یەکڕێزی یەکەڵوێست بن لە بەغدا بۆ سەنگەری کورد لە بەغدا جارێکە قایم بکەن و بتوانن پشتیوانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان مشۆگەر بکەن هەتا ئەو پرۆژانەی کە ماون بە ئەنجام بگەیەنرێت و داکۆکی سەرسەختی ڕاستەقینە بن لە کۆمەڵانی خەڵکی کوردستان. باشە، پارتی دموکراتی کوردستان بەردەوام لە دانوستانەکانیدا لەگەڵ بەغدا جەختی لە جێبەجێکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کردوتەوە بەپێی دەستور بە تایبەتی مادەی 140 پێدانی شایستەداراییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئێستا کە حکوومەتی نوێ عێراق ئەوێت بە شێوازێکی دیکە مامەڵە لەگەڵ کورد بکات، پێتان وایە پارتی توانیوێتی ئەو ڕۆڵە گرنگە بگێڕێت، توانیوێتی ئەو بەرپرسیارەتی کە وەکو پارتی سەرەکی لە سەرشانی بووە لە ماوەی ڕابردوودا جێبەجێ بکات، ئەرکەکانی داهاتووی چی دەبن؟ بەڵێ، هەڵبەتە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان بەشدار بوون لە پرۆسەی سیاسیدا لە عێراق و هەروەها ڕۆڵی یەکجار گرنگیان هەبووە لە یەکلاکردنەوەی کێشەکان لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستاندا، بەڵام ئەم کێشە و ئاریشە و گرفتانە بەردەوامیان هەبووە لەبەر هەندێک بەریەککەوتن و ڕێگنەکەوتن لەگەڵ شاندی حکوومەتی عێراقیدا کە لە ئێستادا وەکو جەنابەت فەرموود دەکرێت تێپەڕاندنی کۆنگرەی 14هەمینی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها ئەم قۆناغەی ئێستای کە یەکێتی نیشتمانی کوردستانیشی تێدایە دەکرێت بکرێتە وێزگەیەکی هاوبەش بۆ ئەوەی بتوانن لە بەغدا یەکڕیز و یەکهەڵوێست بن و بتوانن ئەو پرۆژانەی کە بە ئەنجام نەگەیەنراون یاخود ئەو ئاستەنگ و با بڵێن ئاڵانگەریانەی کە هەیە لە بەردەم پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە عێراقدا تەواو بکەن کە ئەمە بێگومان یەکڕێزی و تەبایی و یەکهەڵوێستی دەوێت و لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر ریزەکانی کورد پێویستی بە یەکڕێزی و تەباییە کە ئێمە مێژوو فێری ئەوەی کردوین کە هەر کاتێک کورد توانی بێتی یەکڕیز و تەبا و یەکهەڵوێست بوو بێت، سفرەی کوردی دەوڵەمەندتر بووە و کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵیان خۆشتر بووە و لە ڕووی سیاسیەوە ئەمنیەت و ئاسایش بەرقەرار بووە. بەڵام بە پێچەوانەشەوە هەر تاریخ فێری کردوین کە پەردبوون وهای لێ کردوین کە ئێمە نەتوانین ئامانجە سیاسیەکانمان بپێکین و نەتوانین ئەو وێزگەیی کە خۆمان دەمانەوێت یاخود گەلەکەمان بگەێنینە کەناڵی ئارامی بەڕاستی. باشەمە لە ئاستی ناوخۆی و هەروەها بەلا پەیوەندی لەگەڵ پرسی کورد لە حکوومەتی عێراقدا، بەڵام لە ئاستی دەرەوەدا ئەم گۆڕانکاریانە نوێبوونەوە و هەروەها کۆمەڵێک پرسی گرنگ و هەنگاوی گرنگ لە نێو ماڵی کوردیدا بە تایبەتی لە نێوان ئەو پارتە سەرەکیانەی کە پێکەنێری حکوومەتی هەرێمی کوردستانن چەندە گرنگ دەبێت بۆی کە بتوانن لە ئاستی نێودەوڵەتیدا متمانەی ئەو وڵاتانە ڕوو لە هەرێمی کوردستان و حکوومەتەکەی پتەوتر بکەن؟ خاتون ئێمە بیرمان نەچێت جۆن بۆڵتن لە تازەترین دیمانەی خۆیدا کە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی ئەمریکایە باسی ئەوە دەکات کە دەڵێ ئێمە هەڵەیەکی گەورەمان کرد کە پشت و پشتیوانی کوردمان نەکرد لە چەند ساڵانی ڕابردوودا، کە ئەمە بۆ خۆی دەرئەنجامی ئەو ڕاستیە و ئەو ڕاستیەمان پێ دەڵێت کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و پارتەکانی کوردستان بە تایبەت یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان توانیویانە ڕۆڵێکی یەکجار گەورە لە قۆناغی سیاسی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا ببینن وێڕای ئەو تێبینیانەی کە وەکو هاوڵاتیەک هەمومان هەمانە بەڕاستی، بەڵام ئەمە دەرخستەی ئەوەیە کە ئێمە هێشتا دەتوانین هەنگاوی سیاسی جوانتر بنین و پێکەوە ڕەنگە جوانتر بین و پێکەوە دەتوانین ئەو هەنگاوانە هەڵبهێنین کە گەلەکەمان و میلەتەکەمان هیوای لەسەر هەڵچنیوە و بە هیوایە ئەم پارتانە بتوانن ڕێکەوتنی یەکجار گرنگ و گەورە هەم لە بواری سیاسی هەم لە بواری ئابووریدا و ئەو بەپێی ئەو عیلاقاتە دووەلی و ئیقلیمیەی کە هەیەە لەگەڵ وڵاتاندا و ئەو پێگە ژەماوەری کە هەیەە و ئەو پێگە سیاسی کە دروستیان کردووە لە ماوەی ئەم چەندین ساڵە بتوانن بەهێزتری بکەن. بێگومان وەکو جەنابەت فەرموود وێزگەی ژیانی ئێمە ژیانی سیاسی حیزبەکان زۆری ماوە هێشتا و بەڕاستی کەمی جێبەجێ بووە و دەبێت لە هەوڵی بەردەوامدا بن بۆ جێبەجێکردنی سەرجەم پرۆژە سیاسیەکانی خەڵکی کوردستان. باشە، پرۆژە سیاسی گرنگانە چین کە تا ئێستا کەمی جێبەجێکرا و زۆری ماوەکرێت کامانە بن کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن داخوازی هاوڵاتیان بە تایبەتی ئێستا لەگەڵم گۆڕانکاریانە لە پارتە سیاسی سەرەکیەکان چی دەبێت؟ بەڵێ، هەڵبەتە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەونی خەڵکی کوردستان زۆر لەوە گەورەتر و گرنگترە کە ئێمە بەڕاستی دەمانەوێت خەونی نەتەوەیی بهێنینە دی و بتوانین بۆ خۆمان لەسەر پێی خۆمان ڕابوەستین و حکوومەتێکی سەقامگیر و بەهێزمان هەبێت کە وەکو پێشتر چۆن
خەڵکی کوردستان دەنگی بە ڕیفراندۆم داوە و توانیوێتی زیاتر لە سەدانەوە و حەوت دەنگ بە ئەوە بدات کە کوردستان دەبێت سەربەخۆ بێت و ئێمە هەتا سەربەخۆ نەبین بەڕاستی ڕەنگە نەتوانین خەونە سیاسیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بهێنینە دیکە ئەمەش دیسان دەگەڕێمەوە بۆ ئەوەی کە ئەمە بەدەست سەرکردایەتی سیاسی کوردە هەر کاتێک سەرکردایەتی سیاسی کورد تەواو یەک ڕیز و یەک هەڵوێست بێت توانیومانە چەند هەنگاوە سیاسیەکانی خۆمان پێش بخەین بە پێچەوانشەوە هەتا پرت بین و هەتا ئێمە لە یەکتری بخوێنین و نەتوانین یەکتری نەخوێنینەوە و ڕەخنە و سکاڵا و تانەی یەکتری نەخوێنینەوە ئێمە پەرتر دەبین و ڕەنگە ئەو لایەنانەی کە نەیاری کوردن زاڵ ببن بەسەرمانەوە و ئەوان لەو درزانەوە بتوانن دەلاقەیەک بکەنەوە بۆ خۆیان و بتوانن خەونەکانی ئێمە بەڕاستی لەبار بەرن و هەر لەوێەوە بتوانن زیان بە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان و گەلەکەمان بگەێنن کە بێگومان ئێمە خەونی نەتەوەییمان هەیە و خەونی سەربەخۆییمان هەیە و خەونی کورد زۆر لەوە گەورەتر و گرنگتر بووە کە ئێستا ڕەنگە هەندێک لە ئەو بەڕێزانی پەرلەمان باسی موچە و کارەبا و هەندێک خزمەتگوزاری بکەن بەڵام بەڕاستی گەلی کورد تەنها بۆ ئەم شتە سەرەتاییانەی ژیان خەبات و تێکۆشانی نەکردووە و خوێنی نەڕشتووە. بەڵێ بەڕێز نەوزاد ساڵح چاودێری سیاسی زۆر سپاس لە ستودیۆکانی کوردستان 24 لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.